بۆ ئەو بەڕێزانەی ئەوەی کە نازانن حاڵەتی میزۆفۆنیا واتە حاڵەتێکی گرفتێکی دەماریە کە ئەو کەسە بەڕێزە تایە زیاد لە حەد هەستەوەرە بۆ بیستنی هەنێ دەنگ بۆ بینینی هەنێ حاڵەت سەیرەکەی ئەو حاڵەتە وای لێ ئەکات تووشی بارێکی نەخوازراوی دەرونی دەبێت کە ئەو کەسە هەست بە ڕق ئەکا هەست بە تووڕەبوون ئەکات یان ئەوەتانێت تووشی تەنانەت حتا هەنێ دەرکەوتەی جەستەییش ئەبێت کە ئەو کەسە لێدانی دڵی سریع دەبێت وای لێ دێت عارق دەکاتەوە هەست بە گرژیەک ئەکا لە ماسوولکەکانی کاتێک جووی لە هەنێ دەنگ ئەبێت دەنگەکان بابەتی ئەوەی گوێگرتن لە دەنی مڵچەمڵچی بەرامبەرەکە و کاتێکە نان ئەخوات یان ئەوەتانێ هەنێ گوێگرتن لە کاتی مەسەڵەن دووشت کە بەریەک ئەکەون یان کاتێک کە کەوچک و قاپ و ئەو شتانە دەنێکی ئیزعاج دەرەکەن زۆر کەس هەیە بەو دەنگە پەست دەبێت دەبێتە هۆکاری ئەوەی ئەو کەسە تووشی ئەو شڵەژانە بێت کە باسم کرد. میزۆفۆنیا تا ئێستا نەسەلمێنراوە کە هۆکارەکەی چییە، بەڵام هەنێ بەحث هەیە ئەڵێ ڕەبتە بە تەرکیبەی مێشکی ئەو کەسە بەڕێزانە کە زیاد لە حەد کۆنێکشن و پەیوەندی هەیە لە بینی هەنێ لە سنتەرەکانی مێشک وای لێ دەکا لەو حاڵەتەیە دەرکەوێت. جاران بەحسی ئەوە هەبوو کە ئەو کەسانی ئەوەی کە ڕێژەی زیرەکیان بەرزتر بێ زیاتر ڕوبەڕووی ئەو حاڵەتە بنەوە، بەڵام لە ئەخیر بەحساکە 2022 بەحسێکی گەورەکرا دەربارەی ئەو مۆزوعە سەلمێنرا کە ئەو حاڵەتە ڕەبتی بە IQ نییە و حاڵەتێکە زۆر کەس هەیەی ئەو حاڵەتە ئەکرێ بە هەنێ ڕاهێنان ئەکرێ بە پەنابردن بۆ دەرمان ئەو حاڵەتە چارەسەر بکرێت یان ئەوەتانێ ئیفێکتەکەی تەئسیرەکەی کاریگەریەکەی کەمتر بکرێتەوە. سمارت وەرچەرخانە.